هەفتەیەک بەسەر دەستگیرکردنی ئارام بەختیار پەیامنێری NRT لە کفریدا تێپەڕی، بەڵام هێشتا دادوەری لێکۆڵینەوەی دادگای کەلار ئامادە نییە بە کەفالەتیش ئازادی بکات. ئەوە لە کاتێکدایە کە پەیامنێرەکەی NRT بە مادەی 9 لە یاسای کاری ڕۆژنامەوانی لێکۆڵینەوەی لەگەڵدا دەکرێت و هەر بەپێی ئەو یاسایە دەکرێت کەسی سکاڵا لێکراو بە کەفالەت ئازاد بکرێت. بۆ جاری دووەم داواکاریمان پێشکەشکرد بۆ ئازادکردنی کاردارە ئارام بەختیار عومەر بۆ ئازادکردنی بە کەفالەت، بەڵام داوەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی کەلار ڕەفزی داواکاریەکەمانی کردەوە، هەرچەندە دەبوایە دادوەری لێکۆڵینەوەی کەلار بڕیاری بدایە بە ئازادکردنی کاردارم بە کەفالەت بەهۆی نەبوونی مەترسی لەسەر ڕەوتی لێکۆڵینەوە وا پشت بەس بە مادەی 110 لە یاسای بنەماکانی دادگایکردنی سزایی. سندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستان کە لە یەکەم ڕۆژی دەست بە سەرکردنی ئارام بەختیارەوە لە ڕێگەی نووسینگەی گەرمیانەوە چاودێری کەیسەکە دەکەن، ڕاگررتنی ئارام بەختیار بەم جۆرەی کە ئێستا لە زینداندایە بە پێشێلکاریەکی ئاشکرای ئەو دادگایە لەگەڵ کەیسەکەی پەیامنێری NRT ناو دەبات. ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسان ئەمە بە پێشێلکاری دەزانین و پێمان وایە هیچ حجەیەکی قانونی نەماوە لە دۆسیەکەدا کە ئەم ڕۆژنامەنووسە بە کەفالەت ئازاد نەکرێت، بە کەفالەت ئازاد بکرێت هەر کات دادگا داوای کرد بێتەوە بەردەم دادگا. شتێکی ئاسایی و پێشتریش بووە، بەڵام بەداخەوە دیارە تایبەتمەندیشان داوە بەم دۆسیەوە. حوتەم ڕۆژە لە زیندانایە بۆ ئێمە وەکو سندیکای ڕۆژنامەنووسان وەکو ڕۆژنامەنووسانی گەرمیان و هاوڕێیانی ئارام بەختیاریش بە تەئکید سبەینە ڕێکاری مەدەنیەکان دەگرینە بەر و هەڵوێستمان دەبێت و دواتریش ڕای دەگەێنین ئەو هەڵوێستە بە چی شێوازێک و بە چی ڕێگایەک دەکەین. یاساناسان و پارێزەران دەڵێن ئەو کەسانەی کە بە کەفالەت ئازاد ناکرێن لەو تۆمەتبارانن کە تاوانی گەوریان ئەنجام داوە، وەک کوشتن یان دەسەبوون لە کاری کوشتن و بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و دەستگیرکردن بە تۆمەتی تێوەگران و ئەنجامدانی کاری تیرۆریستی. ئارام بەختیار پەیامنێرەکەی NRT دوای بڵاوکردنەوەی راپۆرتێک لەسەر ئەو پیاوەی شیر و دایبی دزی بوو لەلایەن سەرۆکی دادگای تیا هەڵچوونەوەی ناوچەی کەرک و گەرمیان تۆمەتبار کراوە و سکاڵای لەسەر تۆمەر کراوە کە گوایە ناوی ئەوی زڕاندووە و ئەمەش مەترسی بۆ سەر ژیانی ئەو دروست کردووە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هێرشی زۆری کراوەتە سەر. گەرمیان حەمەیپور NRT کەلار.